بوو نووسی ئەمە بێنێتە ئەم دی و هەر ڕاستە و ئەگەر دابەشیشکە هەرچیە هەر ڕاستە. دوای ئەو بۆ نەخشەی ڕادەدار بە نەخشەیەک ئەوترێت جوود. ئەگەر پلەی ئێکس لە هەر ڕادەیەکا چی بێت جوود بێ. پلەی ئێکس لە هەر ڕادەیەکا چی بێ جوود بێ. وەکو چی وەکو ئێکس دووجا ئێکس چوارجا ئێکس شەشجا. دوای ئەوە کۆساین نەخشەیەکی وەکو کۆساین تایبەتمەندێتی خۆی هەیە. کۆساین نەخشەیەکی چییە؟ نەخشەیەکی جووتە. دوای ئەو دووهەم هاوجێبوون لەگەڵ چیە؟ لەگەڵ خاڵی بنەڕەت. خاڵی بنەڕەت یعنی نەخشەکە چییە؟ نەخشەکە تاکە. مەرجی تاک چییە؟ ئێفی ناقز ئێکس ئەبێ یەکسان بێت بە چی؟ بە ناقز ئێفی ئێکس. ئێفی ناقز ئێکس ئەبێ یەکسان بێت بە چی؟ بە ناقز ئێفی ئێکس. بۆ نمونە وەکو چی؟ ئێکس ئێکس سێجا ئێکس پێنجا. هەندێک نەخشە هەیە وەکو ڕەگی سێجای ئێکس نەخشەیەکی چییە؟ تاکە. بۆ تاکە وێنەکەی بەم شێوەیە. وێنەکەی بەم شێوەیە. هاوجەیە لەگەڵ چی؟ هاوجەیە لەگەڵ خاڵی بنەڕەت یعنی سفر و سفر. ئەی بۆ هاوجێبوونمان نییە لەگەڵ تەوەرەی ئێکس بۆ نەخشە. بۆچی نیمانە؟ کاتە هەر وێنەیەکی ڕوونکردنەوەی هاوجێ بێت لەگەڵ تەوەرەی ئێکسا چی نانوێنێ؟ نەخشە نانوێنێ. بە پێی تاقیکردنەوەی ڕاستیەڵی ستونی لە چەند خاڵایی بڕێ؟ لە دوو خاڵا ئەی بڕێ. کاتە بۆ نەخشە چەند جۆر هاوجێبوونمان هەیە؟ دوو جۆر هاوجێبوونمان هەیە. یا هاوجەیە لەگەڵ تەوەرەی وای یان هاوجەیە لەگەڵ چیە؟ لەگەڵ خاڵی بنەڕەت. هاوجێبوونمان نییە بۆ نەخشە لەگەڵ چیە؟ لەگەڵ تەوەرەی ئێکس. واز حاڵم چی؟ دوای ئەو یین نمونەی لەسەر شیکارەکە. یەکەم ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس توانی چوار ناقسەن ئێکس دووجا. ئەم نەخشەیە جووتە یان تاکە؟ جووتە وایە؟ کاتە ئەمە هەڵبژارنەکە وەگەر لە وزاریا بێڵی جووتە و قەرارە یاوە تاو. بەڵام ئەگەر بێبی سەلمێنی کە جووتە ئەبێ هەموو ئێکسێک چی بخەیتە بەردەم؟ سالبێک هیچ لە نەخشەکە نەگۆڕێ. هیچ لە نەخشەکە نەگۆڕێ. دواتە ئێفی ناقز ئێکس یەکسان بێت بە چی؟ یەکسان بێت بە ئێفی ئێکس. سەیری کە ئەمە سەلمانەکەیەتی. ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت بە ناقز ئێکس بەتوانی چەند؟ بەتوانی چوار. ناقز ئێکس بەتوانی چەند؟ بەتوانی دوو. سیر بکە ئەگەر لە ناقسە ناقز ئێکس بەتوانی ئێن بێت یان ئێنەکە تاکە یان ئێنەکە چییە؟ یان ئێنەکە جووتە. ئەگەر جووت بوو ناقسەکە نامێنێتەوە بێتە ئێکس بەتوانی چەند؟ ئێکس بەتوانی ئێن. بەڵام ئەگەر تاک بوو ناقسەکە ئامێنێتەوە ناقز ئێکس بەتوانی چی؟ بەتوانی ئێن. کاتەیت ئەڵێ ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت بە ناقز ئێکس بەتوانی چوارەکاتەوە ئێکس بەتوانی چوار. ڕجانە و غەڵەتە مەکە. ناقز لێکدانی ناقز لە بیرکاریە هەتا ناو کەوانە هەژمار نەکرێت دەرەوە هەژمار ناکرێت بە پێی ڕیزبەندی کردارەکە. کاتە ناقسەکە وەکو خۆی ناقز ئێکس دووجاکەی ئێکس دووجا. ئێفی ناقز ئێکس یەکسان بووە بە ئێفی ئێکس ئەمە ئاکاتە ئێفی ئێکس یان ناکات. کاتە ئەڵێ نەخشەکە کەواتە نەخشەکە چییە؟ نەخشەکە جووتە. هاوجێ لەگەڵ چی؟ هاوجێ لەگەڵ تەوەرەی وای. ڕاستیەکەی ئەمەد نایە لە وزاری. ڕاستیەکەی ئەمە نایە. بەڵام نمونەمان هەیە شازە پەکتەکەوێ لەمە ئەبێ ئیلا هەموو ئێکسێک چی بخەیتە بەردەم؟ ناقسێکی بخەیتە بەردەم. نمونەی دووهەم ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس سێجا ناقسەن ئێکس. تاکە یان جووتە؟ تاک. بەڵام ئەگەر بێبی سەلمێنی تاکە هەموو ئێکسێکە بێت چی بخەیتە بەردەم؟ سالبێکی بخەیتە بەردەم بۆ ئەوەی بکاتەوە چی بکاتەوە؟ ناقز ئێفی ئێکس. کاتەی هەموو ئێکسێک ناقسێکی خەیتە بەردەم. ناقز ئێکس. ناقز ئێکس بەتوانی سێ. ناقسەن ناقز ئێکس. ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت. توانەکە تاکە یان جووتە؟ تاکە کاتە ناقسەکە ئامێنێتەوە سالب کەڕەتی سالب موجب x
سەریکە وتم ئێفی ناقز ئێکس ئەگەر گەیشتەوە بە ئێفی ئێکزەوە جووتە ئەگەر نەگەیشتی چی بە هاوبەش وەرەگری ناقسێک بە هاوبەش وەرەگری ئەمە یەکسانەبەوە نەخێر کاتە چی بە هاوبەش وەرەگری ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت ناقسێک بە هاوبەش وەرەگری ئەبێنێتەوە چی ئەمێنێتەوە ئێکس سێجا نیشانەکان پێچەوانە ئەبێتەوە ناقز ئێکس ئێستا ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت بە ناقس ئەمەی ناو کەوانەکە ئێکس سێجا ناقز ئێکس ئەکاتەوە ئەمەیان ناکات کاتە ئەکاتەوە ناقسن ئێفی ئێکس کاتە مەرجەکەی تەطبیق کرد یان تەطبیقی نەکرد کاتە نەخشەکە چییە؟ کاتە نەخشەکە تاکە هاوجەیە لەگەڵ چی هاوجەیە لەگەڵ چی لەگەڵ خاڵی بنەڕ نمونەیەکی تر ئەگەر نمونەی سێهەم ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس سێجا ناقسەن ئێکس دووجا ئایا من نەخشەیەکی تاکە یان جووتە نەتاکە نە جووتە با بزانین سەبەبەکەی چییە ئەوە زانیمە بەڵام ئەگەر بێم تاقیکردنەوەکەی بۆ بکەم هەموو ئێکسێک چی یەخەمە بەردەم ناقسێکی یەخەمە بەردەم ئەکاتە ناقز ئێکس بەتوانی سێ ناقسەن ناقز ئێکس بەتوانی دوو کاتە ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت ناقز ئێکس سێجای کەم چی دەرەچێتەوە ئێکس سێجا ناقسەکە وەکو خۆی ناقز ئێکس دووجای کەم چی دەرەچێتەوە ئێکس دووجا بە ناقسی ئایا ئەمە یەکسانە بەوە ئەگەر یەکسان نەبوو چی بە هاوبەش وەرەگری ناقسێک بە هاوبەش وەرەگری ناقسێک بە هاوبەش وەرگرم نیشانەکان چیان لێ پێچەواناوێ ئەبێتە ئێکس سێجا زایدەن ئێکس دووجا ئایا ئەمە یەکسانە بەوە نەخێر کاتە نەیەکسان بوو بە ناقز ئێفی ئێکس هەروەها نەیەکسانیش بوو بە ئێفی ئێکس کاتە نەخشەکە نەتاکە نەجووتە واتە هاوجێ نییە لەگەڵ تەوەرەی وای و هاوجێش نییە لەگەڵ چیا لەگەڵ خاڵی بنەڕە وازەحە ئێتر لێرە بە دواوە کە لەمە تێگەیشتی ئەجا ئیش بە تێبینیەکانەکەین ئیش بە تێبینی یەکەم کە هەمانە تێبینی لەسەر کۆکردنەوە و لێدەرکردنە تێبینی یەکەم سەیریکە نەخشەی تاک زائید یان ناقز نەخشەی جووت یەکسانە بێت بە هیچ واتە نەخشەکە نەتاکە نەجووت وەکو ئەمە نەخشەیەکی تاک زائید ناقسی نەخشەیەکی جووت کراوە ئەنجامەکەی چییە کات هیچیە دووهەم نەخشەی تاک زائید ناقز نەخشەی تاک ئەنجامەکەی هەرەکاتەوە چی هەرەکاتەوە تاک سێریکە ئەم دوو نەخشەی هەردووکیان تاکن کۆکردنەوە لێ دەرکردن ئەمە ئەگەر بشکێن بە کۆکردنەوە ئەنجامەکەی هەرچی دەرەچێتەوە هەر تاک دەرەچێتەوە دوای ئەوە نەخشەی جووت زائید ناقز نەخشەی جووت ئەنجامەکەی هەرچی دەرەچێتەوە هەر جووت ئەمە نەخشەیەکی جووتە ئەمیش جووتە زائید و ناقز لە نێوانیانە بێ نەخشەکە چی دەرەچێتەوە جووت ئەمە تێبینی یەکەم لەسەر چییە لەسەر کۆکردنەوە و لێدەرکردن تێبینی دووهەم بۆ لێکدانە تێبینی دووهەم لێکدان نەخشەی تاک لێکدانی نەخشەی تاک ئەنجامەکەی چییە کاتەوە نەخشەیەکی جووت وەکو چۆنەڵێ سالب لێکدانی سالب ئەنجامەکەی چی دەرەچێتەوە موجە بکاتەوە بە هەمان شێوە نەخشەی جووت لێکدانی نەخشەی جووت ئەنجامەکەی چی دەرەچێتەوە هەر نەخشەیەکی جووت وەکو چۆنەڵێ موجب لێکدانی موجب ئەنجامەکەی چی دەرەچێتەوە هەر موجب بەڵام نەخشەی تاک لێکدانی نەخشەی جووت یان نەخشەی جووت لێکدانی نەخشەی تاک ئەنجامەکەی چی دەرەچێتەوە ئەنجامەکەی تاک دەرەچێتەوە ئەم تێبینیەش لەسەر چییە لەسەر لێکدان سێهەم لەسەر دابەشکردنە سێریکە دابەشی تاک ئەنجامەکەی چی دەرەچێتەوە ئەنجامەکەی جووت دەرەچێتەوە
سالب دابەشی سالب چی دەرەچێتەوە؟ موجب. هەروەها جوود دابەشی جوود ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی جوود دەرەچێتەوە. هەروەها تاگ دابەشی جوود دابەشی جوود یان جوود دابەشی تاگ ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی تاگ دەرەچێتەوە. دوای ئەو بۆ نرخی ڕوت چوارەم نرخی ڕوت ئەگەر لە ناو نرخە ڕوتەکە تاگ بێ نەخشەکە ئەنجامەکە چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکە ئاکاتەوە جوود. چۆن؟ بۆ نمونە کاڵی ئێکس سێجا زایدەن ئێکس ئەمە نەخشەیەکی چییە؟ نەخشەیەکی جوود. ناو نرخە ڕوتەکە چییە؟ تاکە کاتە ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ جوود. دوای ئەشی سەربێنی هەروەها ئەگەر لە ناو نرخە ڕوتەکە جوود بوو ئەوە ئەنجام چی دەرەچێتەوە؟ ئەنجام هەر جوود دەکات. بۆ نمونە ئێکس دووجا زایدەن سێ ئەنجامەکەی نەخشەیەکی چی دەرەچێتەوە؟ نەخشەیەکی جوود. بۆ لەبەرەوەی ئێکس دووجا جووتە هەموو ژمارەیەکیش نەخشەیەکی چییە؟ جووتە. هەموو ژمارەیەک نەخشەیەکی جووتە بۆیە ئەنجامەکەی جوود. ئەگەر تاگ زاید ناقس جووتمان هەبوو ئەوە ئەنجامەکەی ئەکاتە چی؟ ئەنجامەکەی ئەکاتە هیچیان. واتە نەخشەکە نە تاکە نە جووتە. بۆ نمونە ئێکس سێجا زایدەن ئێکس دووجا ئەمە نە نەخشەیەکی تاکە نە نەخشەیەکی چییە؟ جووت. دوای ئەوە ڕەگمان هەیە ڕەگ ئەگەر نەخشەکە جوود بێ و ناویشەوە جوود بێت واتە ڕەگی دووجا بێ و جوود بێ ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی جوود. ئێستا بۆ نمونە کاڵی 4 ناقسەن ئێکس دووجا ئەمە لە دەرسەکانی داهاتوایەتە بەردەممان ژمارە ناقز ئێکس دووجا هەمیشە نیوە بازنێ ناوە جووتە دەرەوەش پلە جووتە کاتە ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی جوود. هەروەها ئەگەر ئەم تاگ بێت ئەمیش تاگ بێت ئەوە ئەنجام چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی تاگ دەرەچێتەوە. بۆ نمونە وەکو ڕەگی سێجای ئێکس سێجا زایدەن چی؟ زایدەن ئێکس ئەمە ناوە تاکە وایە ئەمیش چییە؟ تاکە کاتە ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ تاک. ئەگەر ناوە تاگ بێت ئێکس بۆ نمونە ناوە تاگ بێ بەڵام ئەمە جوود بێ ئەنجامەکەی هیچیانە. ڕاستەکەی لە کتێبەکە ئەمانەی باز نەکردو بەس ئەمەیانی باز کردووە ئەوانەی تری ئەگەر بیزانی وەکو تێبینیەک خراپ نی. تر ڕاستەکەی ئێمە ئیش بەم تێبینیانە ئاکەین بۆ شیکارکردنی نمونونەکان لەگەڵ چەند حاڵەتێکی شازمان هەیە دوای حاڵەتە شازەکان باز. نمونە ڕوونی بکەرەوە یان دیاری بکە ئەم نەخشانە تاکن یان جووت یا بە واتایەکی تر ئەڵێ دیاری بکە ئەم نەخشانە وێنەی ڕوونکردنەوەیەکان هاوجەیە لەگەڵ تەوەرەی وایان لەگەڵ چیان لەگەڵ خاڵی بنەڕەت. یەکەم نمونە یەکەم ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس زایدەن ساینی ئێکس تاکە یان جووت؟ تاکە یان جووتە؟ بۆ لەبەرەوەی ئێکس چییە؟ تاکە. ساینیش چییە؟ تاکە. کاتە ئەنجام چی دەرەچێتەوە؟ تاک. دوایە دووهەم ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس ساینی ئێکس. دوو نمونەیەم بێکەوە بۆ نووسی وی هەست بەو غەڵەتە بکەی زۆربەی تەلەبە بە منش ئەڵێتەوە تاکە بەڵام ئەو بینە چییە ئێستا؟ لێکدانە. کاتەی دەڵێ مامۆستا ئەمە تاک ئەمیش تاک. لێکدانە یان لێکدان نییە؟ لێکدان تاک کەڕەتی تاک ئەنجامەکەی چی دەرەچێتەوە؟ ئەنجامەکەی جووت.
سێهەم ئەفی ئێکس یەکسانە بە ئەکس دووجا زائیدەن کۆساینی ئەکس تاکەیان جووتە بۆ لەبەرەوەی ئەکس دووجا جووت هەروەها ئەمیش جووتە کاتە ئەنجام چی دەرەچێتەوە ئەنجام جووت. دوایە و چوارەم ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس کۆساینی ئێکس زائیدەن ئێکس دووجا ساینی ئێکس. ئەمە نەخشەیەکی تاکەیان جووت. این ئێکسەکەمان تاکە کۆساینەکەمان جووت لێکدان کراوایە تاکە ڕەتی جووت چی دەرەچێتەوە تاک. ئێکس دووجا چییە جووتە هەروەها ساینیش چییە تاک. جووت کە ڕەتی تاک چی دەرەچێتەوە تاک. ئەی تاک و تاک کۆ بکەم و ئەنجامەکەی چییە کاتەوە ئەنجامەکەی تاک دەرەچێتەوە. پێنجەم ئەفی ئێکس یەکسانە بە ڕێگی سێجای ئێکس تانی ئێکس زائیدەن بۆ نمونە ساین سێجای ئێکس دووجا. ئایا ئەمە تاکەیان جووت؟ باش ئەمە نەخشەیەکی چییە؟ تاک. تانیش چییە؟ تاکە ڕەتی تاک ئەنجامەکەی چی دەرەچێتەوە جووت. ئەمە گۆشەکە جووتیان جووت نییە کاتە چییە جووت کاتە ئەم ساینە نەخشەیەکی چییە نەخشەیەکی جووت. چون ئەگەر تاقیکردنەوەکەی بۆ بکەڵی ئێفی ناقز ئێکس یەکسانە بێت بە ساینی ناقز ئێکس بەتوانی دوو هەمووشی بەتوانی سێ. ئەشکاتەوە چی ئەشکاتەوە ساینی ئێکس دووجا بەتوانی سێ ئەشکاتەوە ساین سێجای ئێکس بەتوانی دوو. کردیەوە نەخشەکە خۆیان نەیکردەوە کاتە نەخشەیەکی چییە نەخشەیەکی جووت. جووت و جووت کۆ بکەینەوە ئەنجامەکەی چی دەرەچێت ئەنجامەکەی جووت. شەشەم ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس زائیدەن تانی ئێکس لەسەر ئێکس دووجا زائیدەن کۆساینی ئێکس. تاکەیان جووتە. سەرە چییە؟ سەرە تاک. ئەمە تاک. ژێرە چییە؟ جووت. تاک دابەشی جووت ئەنجامەکەی چی دەرەچێتەوە ئەنجامەکەی تاک دەرەچێت. دوای حوتەم ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس سێجا زائیدەن پێنج. تاکەیان جووتە. نە تاکە نە جووتە بۆ لەبەرەوەی ئەمە ئێکس سێجایە ئەمیش لە بنچینەیان پێنج ئێکس بەتوانی سفر. ئەم تاکە و ئەمیش جووتە کاتە ئەنجامەکەی کاتە چی هیچیان. پێم وتم هەموو ژمارەیەک نەخشەیەکی جووتە کاتە تاک زایدی جوودی کەم ئەنجامەکەی کاتە چیە کاتە هیچیان. هەشتەم ئەفی ئێکس یەکسانە بە چوار ناقسەن ئێکس دووجا لەسەر ئێکس. تاکەیان جووتە. سەرە چییە؟ جووت. ئەها لەگەر ناو ڕەگە دووجاکە جووت بێەوە ئەنجام چی دەرەچێتەوە جووت واتە پلەکەشیە بێ جووت بێت کاتە ئەنجامەکەی کاتە چیە کاتە جووت لەسەر تاک ئەنجامەکەش یەکاتەوە چیەکاتەوە تاک. دوای ئەو نۆیەم ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس سێجا زائیدەن ئێکس لەسەر نرخی ڕووتی ئێکس زائیدەن دوو. تاکەیان جووت. سەرە چییە؟ تاک. ژێرە چییە؟ جووت. کاتە تاک دابەشی جووت ئەنجامەکەی یەکاتەوە چیەکاتەوە تاک. نمونەی دێم ئەفی ئێکس یەکسانە بە نرخی ڕووتی ئێکس لەسەر یەک ناقسەن ئێکس دووجا. تاکەیان جووت. سەرە چییە؟ سەرە جووت. وتمان ئەگەر لە ناو نرخی ڕووتە تاک بوو ئەنجامەکەی چی دەرەچێتەوە جووت کاتە مادام لە ناو نرخی ڕووتە جووت دەکا. ژێرەش چییە؟ هەر جووتە کاتە جووت دابەشی جووت ئەنجامەکەی چی دەرەچێتەوە ئەنجامەکەی جووت. وازحە؟ دوای ئەوە حاڵەتی شازمان هەیە. دوای ئەوە چیمان هەیە؟ حاڵەتی شازمان هەیە کە بەم تێبینیانە شیکار ناکرێ ڕاستیەکەی
یەکەم نمونەکە هەمانە یەکەم تێبینی ئەم دوو نرخە ڕوتەمان هەیە x زائیدەن 3 ناقسەن x ناقسەن 3 سەیریکە ئەگەر ئەم بەینە سالب بوو و ئەم دوو ژمارەیەش وەکو یەکتری وا بوون واتە ئەگەر ئەمە 3 بێت ئەوە ئەبێ 3 بێ ئەگەر ئەم 3 بێ ئەو دوو بێ قسەیە ڕاست نییە ئەگەر ئەم بەینە سالب بوو ئەوە ئەم نەخشەیە پێوترێ نەخشەیەکی چییە؟ تاک. هەروەها تێبینی دووهەم بە هەمان شێوە ئەگەر x زائیدەن 3 زائیدەن x ناقسەن 3 مان هەبێت ئیتر ناقسەکە ئەمە سالب بێیان ئەو موجە بێ کێشە نییە بەڵام ئەبێ ئەم دوو ژمارەیە چی بن بە یەکتری یەکسان بن لە بڕدا بەڵام پێچەوانە لە نیشانەیە ئەگێکیان موجە بێ وەکێکیشان چی بێت سالب. ئەگەر ئەم بەینە موجە بوو ئەوان نەخشەکە چییە؟ نەخشەکە جووت. ئەوان نەخشەکە چییە؟ جووت. خۆ ئەگەر ئەمە x زائیدەن 3 بوو ئەمە زائید ناقز x ناقسەن 2 بوو ئەگەر ژمارەکان جیاواز بوو ئەڵێ هیچیان واتە نەخشەکە نەتاکە نە جووت. ئەگەر ئەم بەینە نەها ژمارەکان جیاوازە وایە ئەوە نەتاکە نە جووت. ئەمە تێبینی یەکەم. تێبینی دووهەم هەست کاتێک کەوانەمان هەبوو هەوڵ بە کەوانەکە بکەرەوە ئەنجا قەرار بە نەخشەکە تاکەیان جووت لە تاک و جووتە هەست کاتێک کەوانە هەبوو قەرار بە بیکەرەوە ئەنجا قەرار بە کە تاکەیان جووتە. تێبینی دووهەممان ئاها سێریکە f x یەکسانە بە x دووجا زائیدەن 3x x زائیدەن 3 بەتوانی 2 ناقسەن 6x ئەم نەخشەیە تاکەیان جووت. هەتا کەوانەکە نەکەیتەوە قەرار مەیە ئەم نەخشەیە تاکەیان جووت. یەم کەوانەکە ئاکەم و f x یەکسانە بێت بە کەوانە دووجا چۆن نەکرێتەوە؟ یەکەم دووجا دووەنی یەکەم زەربی دووهەم زائیدەن دووهەم دووجا 9 ناقسەن 6x. ئایا ئەم دوو بڕە دژن یان دژنین؟ ئەڕۆن یان ناڕۆن؟ کەواتە چی مایەوە؟ f x یەکسانە بێت بە x دووجا زائیدەن 9. ئێستا ئەو نەخشەیە تاکەیان جووتە جووت کەواتە ئەگەر کەوانت هەبوو نەخشەکە جووت ئەگەر کەوانت هەبوو هەوڵ بە کەوانەکە بکەیتەوە ئەنجا قەرار بی. بۆ نمونە دووهەم f x یەکسانە بە x دووجا زائیدەن 1 بەتوانی 2 ئەم نەخشەیە تاکەیان جووت. ئەگەر کەوانەکە بکەینەوە ئەم x وەکو خۆی کەوانە دووجا چۆن نەکرێتەوە یەکەم دووجا دووەنی یەکەم زەربی دووهەم 2x دووجا دووهەم دووجا یەکەکە. ئێستا توانم قەرار بم ئەمەی ناوە هەمووی جووتەیان جووت نییە جووت کە ڕەتی تاک چی دەرەچێتەوە؟ تاک دەرەچێتەوە. ئەگەر ئەوەش نەزانی ئەڵی مامۆساتۆ توتە کەوانەکە بکەرەوە x کە ڕەتی x توانی 4 x توانی 5 ئەکاتە 2x بەتوانی 3 x کە ڕەتی یەک ئەکاتەوە چی؟ x. ئێستا ئەم نەخشەیە تاکەیان جووتە تاکە ئەڵێ کەواتە نەخشەکە چییە؟ کەواتە نەخشەکە تاک. حاڵەتی سێهەم ئەگەر y و xمان بەیەکەوە هەبوو هەوڵ بە وایەکە بە هاوبەش وەربگرە واتە نرخی وایەکە بدۆزەرەوە یان قسەیەکی تر هەیە ئەتوانین وایەکە فەرامۆشکەین بەڵام ئەم قسەیە لە سایەسە ڕاست نییە. حاڵەتی شازمان هەیە کاتە تێبینی سێهەممان تێبینی سێهەم کاڵێ x دووجا y ناقسەن 5y زائیدەن x دووجا یەکسانە بە 0. ئایا ئەم نەخشەیە تاکەیان جووت؟ ئەگەر بڵێ ئەمە x دووجایە ئەمە جووتە هەموو ژمارەیەک جووتە x دووجاش چییە؟ جووتە کەواتە نەخشەکە چییە بێ؟ جووت دەرەچێت. بەڵام باشترین حل وایەکان لەلایەگە هێڵم و هەر شتێک وای لەگەڵا نەبووی خێنە لای ڕاست. بۆ نمونە x دووجا y ناقسەن 5y یەکسانە بێ بە ناقز x دووجا. لێرە چی هاوبەشە؟ وایەک هاوبەش چی ئەمێنێتەوە؟ x دووجا ناقسەن 5 یەکسانە بێ بە ناقز x دووجا.
ساتوانم نرخی وای بدۆزمەوە وای یەکسانە بێ بە ناقز ئێکس دووجا لەسەر چی لەسەر ئێکس دووجا ناقسن 5 ئێستا سیرکە ئەو نەخشەیە تاکەیان جووتە سرە چییە؟ جووتە ژێرەش چییە؟ جووتە بۆ لەبەرەوەی وای ئەمە تعبیرە لە چی کە دۆزیمەتەوە ئێفی ئێکس سرە جووتە و ژێرەش چییە؟ جووتە کاتە نەخشەکە نەخشەیەکی چییە؟ جووتە بۆ نابێت ئەو